دیار پێدانە مختبەرێکی ئەلکترۆنی باشمان بۆ دابەزێنن بۆ نمونە مختبەر بۆ ناسینەوەی دەنگ کەس ئەترسێ پەیوەندیتان پێوە بکەن چاوپۆشی لە کەس نەکرایە لە هەر پلۆ پایەک بێت دەخۆیان کرد بێ بڵێن فڵانکەی جواب بکەن و فڵانکەی جوانەکەن منەوە بە ئەمانەتەوە دەڵێم شتیوانە بووە بەرامبەر بە گەندەلکاران و سەرپێچیکەران نەرمینان وێنین و دەبێت خواستی هاوڵاتیان بەجێ بگەیەندرێت. یەکێک لە کارنامەکانی حکومەت بوونی چاکسازیە لە سەرچەم سێکتەرەکاندا و هێنانەدی دادپەروەریە دەستەی دەستپاکیە لە هەرێمی کوردستان ساڵانێکە بە دوواداچوون و لێکۆڵینەوە بۆ دۆسیە گەندەڵیەکان دەکات لە هەرێمی کوردستاندا لە تەمەنی کابینەی نوێمدا ئەم دەستەیە چۆن پاڵپشتی کراوە چۆن ڕوبەڕووبوونەوەی ئەو دۆسیە گەندەڵانە بوون کە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە یانیش تۆمار کراون کاری هەرە لە پێشینەی ئەم دەستەیە چی بووە مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. بە پێی هەموو ڕاپرسیەکان خواستی یەکەمی هاوڵاتیان ڕوبەڕووبوونەوەی گەندەلیە. خواستی یەکەمی منیش لەم کابینەیەدا ڕوبەڕووبوونەوەی گەندەلی و ئەنجامدانی چاکسازیە و لە تواناماندایە بە پاڵپشتی ئیرادەی هاوڵاتیان و هاوکاری دام و دەستگا پەیوەنددارەکان لە ماوەیەکی کەمدا ئەم دیاردەیە بە ڕێژەیەکی بەرچاو بەرتەسک و بچوو بکەین. ئەو هەنگاوانەی تا ئێستا بۆ بەرەنگاری گەندەڵین راون بەرز دەنرخێنین و لە مەولاش بە هیچ جۆرێک بەرامبەر بە گەندەلکاران و سەرپێچیکەران نەرمینان وێنین و دەبێت خواستی هاوڵاتیان بەجێ بگێت. دەستەی دەستپاکی دەستەیەکی سربەخۆ ئەرکی بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان لە ئەستۆ دەگرێت. دەستەی دەستپاکی لە ژێر چاودێری پەرلەمانی کوردستان کارەکانی ئەنجام دەدات و ئامانجی نەهێشتنی دیاردەی گەندەڵیە لە کۆمەڵگادا. با لەوە دەست پێ بکەین دکتۆر دەستەی دەستپاکی کار و چالاشیەکانی لەسەر ئەو بنەمایە دامەزراوە شەفافیەت نێشتن و بنبەڵیکردنی گەندەڵیە لە هەرێمی کوردستان بەم شێوەیە بەردەوام بوون کار و چالاشیەکانی ئەو ئێستا چۆنە؟ من پێم وایە ئەم ساڵ لە هەموو ڕووەکانەوە بەرەو پێشچوونێکی باشە بۆ لە ئیشکارەکان ئەو داتانی باسمان کرد لە تەحقیقاتە لەبارەی خۆشەفافیەتە ئیشکردنە استراتیجی دژە گەندەڵیە لە بابەتی چاودێریکردنی راوبزگاکان و کار و چالاکیەکانی حکوومەتە لە بابەتی پەیوەندی لەگەڵ ڕێکخراوانی و دەوڵەتیەکانە و حازربوون لە هەندێک دیدانی و دەوڵەتیەکان کە دیارە بە جوهودی هەموو ئەو کارمەند و کەسانانی کە لێرە ئیشەکەن ئێستا موسسەکە خراوەتە سەر بە کورتی نەخشەی ئەو موسساتانەی کە گرنگی بە دژایەتی گەندەڵی دەدەن بۆیە هیچ پرۆگرامێکە لە بەغدا دەکرێت هەماش لە کوردستان لەگەڵ موسسەکەی ئێمە دەکرێت جگە لەوەی ئەو بابەتە ئیلتزامێکی نێودەوڵەتیە چونکە عێراق خۆی بەشێکە لە ئیتفاقی نەتەوەی یەکگرتووەکان بۆ دژایەتی گەندەڵی 2007 چۆتە ناو ئەو ئیتفاقیە بە هەموو بەندەکانی بۆتە بەشێک لە یاسای ناوخۆی عێراق تەبەن بەو پێی هەرێمی کوردستانیش هەرێمێکی فێدرالیە سەرای ئەو ئیلتزامە نێودەوڵەتیە بەڵام ئیلتزامە داخلیەکەش ئەوە بووە کە هەرێمی کوردستان دەرچی بە مەترسیەکانی ئەو پەتایە ترسناکە کردووە بۆ ئیشی لەسەر کردووە. بۆ خەڵک بۆ بینەران بابەتێک زۆر گرنگە کاری سەرەکی دەستە چییە و ئێوە چۆن کار لەسەر ئەم دۆسیانە دەکەن وەکیان ئەوانەی کە هەماهەنگن لەگەڵ ئێوە زیاتر چۆن لەی فۆکسەکەتان لەسەر چ بابەتێکە؟ وەکوتون ئێمە لە هەر سێمیکە ئالدەکان بە کوپێک دەڕۆین بابەتی لێکۆڵیۆمان هەیە لە کەیسەکانی گەندەڵی بابەتی خۆپارێزیمانەیە کە کۆمەڵک پرۆگرام و ئالەتیە بابەتی چاودێریکردنی کار و چاڵاکیەکانی موسساتی ڕەسمیمانە یەکەمیان کە زیاتر فۆکسی لەسەر کەیسەکان چۆن بە ئێمە دەگا کەیس چۆن دروست دەبێت ڕەنگە دواتیش جەناب لەگەڵ بەڕێزیت کەش لێرە مقابلتانە بێ ئێمە میکانیزی گەیشتنی سکاڵاکان بە ئێمە بۆ شێ ئێمە هێڵێکی گەرمانەیە کە خۆڕایە لە هەردوو هێڵی لە هەردوو خەتی ئاسیاسیل و کۆڕک تلیکۆمەیە ئێمە لە دەستەی اتصاڵاتی بەغدا وەرمانگرتووە 15 کە هاوڵاتی دەتوانێت بە خۆڕایی پەیوەندیمان پێ بکە ئیمێڵمان هەیە سایتی دەستەمانەیە کە ئیمێڵی لەسەرا سندوقی بەریدی ئەتیادی هەیە کە بەکاری دێنین و یەکێک لە سەرچاوەکانش بەڕاستی ئەمە کەم و زۆرێک لە متابعەکردنی میدیا و سوشیال میدیاش دەکەین ڕاستە ئیمکانیەتەکە زۆر کەمە بڵێم بەڵام زۆر کەیسی کە خۆت دەزانین ڕۆژانە زۆر گەورە دەبی و گرنگ دەبی دەتوانین وەکو سەرچاوە و لە هەمووشی مهمتر بەڕاستی لە خولەکانی دوخولی پێشووی پەرلەمان کەمە ئیشمان لەگەڵیان کردو ژمارەشی زۆر پەرلەمانتارە هاوکاریان کردوین بە زانیاری و ئەوە ئێستا لەو چەند ساڵی ڕابردوو بەڕاستی موسساتی ڕەسمی حکوومەتی هەرێمیش
ژمارە کەسیان بۆ نردوینەوە وەزارەتەکان خۆیان کەسی خۆیان کە تاقیقات جێڕی تەواو دەکەن ئەوەی کە پێیان باش بێت یاخود ئەوەی کە دەرکەوت تعدای لەسەر مڵکی گەشتی تێدایە بۆمان دەنێرن کەواتە وای لە بە حاکمی تحقیقی تریش بۆ دێتە دادگاکانی لێکۆڵینەوەی دەستپاچی بۆ نمونە هەر سکاڵایەکە هەر محکمەیەش تحقیق بکرێت کاتە دادوەری بەڕێز تحقیق دەکات بزانێ ئەو مادانەیە کە یاسای دەستی دەستپاچی دەگرێتەوە بە نووسراوی ڕسمی حاڵی دەکات کەواتە ئەو سەرچاوانن زانیاری کە لایەمە تۆمار دەکرێت لە قۆناغی یەکەمە زانیاریە کە زانیاری لە تۆمارێکی بنەڕەتیمانەیە بۆ تۆمارکردنی زانیاریەکان یەکەم جار بە دوواداچوونی بۆ دەکەین بەڕاستی ئەمە لە پاش تەجربەی ئەو چەند ساڵە هەوڵە دەین زیاتر لە هەردوو قۆناغی زانیاری و داوای هەواڵداری کە پسپۆڕی دەستەیە زۆر بردبینی بکەین بۆ ئەوەی تا دڵنیانە بین بابەتەکە بەڵگەی تێدا نیە نەچێتە قۆناغی ئەخیر کە قۆناغی داوای زایە و کە ئیمزای دادوەرانی دەستپاچی دەچێت سەر ئەو کاتە دەسەڵاتەکە لە دەستەوە دەگوازرێتەوە بۆ دادوەرانی دەستپاچی. دکتۆر کابینەی نوێم دروشمێکی هەڵگرت بوو چاکسازی کۆمەڵێ بابەت ئەمە کارەکانی ئەوەی خێراتر نەکرد حکومەت پاڵپشتانە چۆن کارەکەن ئێستا بە هەماهەنگیەوە هەردووکتان یەک ئامانج و یەک هەدەفتانەیە کە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە و شەفافێتە بەتەکیت خاڵێکی ئیجابی هەموو جارێم لە دانیشتنەکە لە باسیەکەم ئەوەیە کە حکومەتی کابینەوە بە پرۆگرامێکی بەرفراوان ئەو پرۆگرامی کە جەنابی ڕئیس وزرا لە پەرلەمان دەنجیرەستا خاڵێکی گرنگ بوو دیارە معناوانەیە کابینەکان ئیشان لەسەر نەکردێ بەڵام ئەم بەرنامەیەکی گشتگیر و هەمە لایەنە بوو ڕاستان بەرنامەکە خۆ دەزانی هەمووی پەتای کۆرۆنە و کۆمەڵک بابەتی تر و داخلی و خارجی دیارە ئەگەر بەشەشی زۆری زیاتر لێ جێبەجێ بکرابە ئێستا ئەکید کوردستانە وەزعی باشتر بۆ نەهاتوین جارێ بابەتی ئێمە نیە بەڵام بۆ ئەوەی تێکی بکەینەوە لەگەڵ خۆمان بەتەکید یەکێ لە هەرە ئیشە گرنگکان کە ئێستا جیهان تەرکیزی سەردەکە خۆپارێزی لە گەندەڵی خۆپارێزی بە ئیجرعات دەکرێت بە چاکسازی دەکرێت بە ئەلکترۆنیکردنی خزمەتەکان دەکرێت تۆ ئەبێ تەماس لەبینی فەرمانبەر و هاوڵاتی تا کەمترین ڕادەکەم بکەیتەوە ئەبێ بیرۆقراتیەت و ئیشی فەرمانکان کەم بکەیتەوە ئەوانن لە هەموو دنیانەک لە کوردستان ئەو ژینگە خراپەن کە تێدا گەندەڵی گەشە دەکات بۆیە بەتەکید ئەو ئیجرعاتانی کراوە ئەوەی لە خزمەت گوزاری ئەلکترۆنیەکانە ئەو بەرنامە گشتگیرەی کە دواتە قانونی چاکسازی لێ دەرکەوتەوە بەڵێ ئەم هەنگاوی باش و جددی بوون بەتەکید هەرخۆی مؤسسەی چاودێری لە ئەجوای طبیعی لە کاتێکە کە حکومەت خۆی بەرنامەی هەبێ بەتەکید باشتر بتوانێت ئیش بکات. ئەو داوانەی دەستەی دەستپاچی ڕەوانەی دادگاکانی کردووە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2023 ئەو داوانەی لە دادگاکانن لە پارێزگای هەولێر 96 کەیس لە پارێزگای سلەیمانی 102 کەیس لە پارێزگای دهۆک 50 کەیس ئەو داوانەی یەکلا کراونەتەوە لە پارێزگای هەولێر 38 کەیس لە پارێزگای سلەیمانی 31 کەیس لە پارێزگای دهۆک 34 کەیس گەڕاوە لە پارێزگای هەولێر 10 کەیس لە پارێزگای سلەیمانی 11 کەیس لە پارێزگای دهۆک 21 کەیس کۆی گشتی داواکان لە ساڵی 2023دا 393 دۆسیە بووە. کارەکانی دەستەی دەستپاچی بە کۆمەڵێک هەنگاو ئەنجام دەدرێت بەڵام لێکۆڵینەوە و بەدواداچوون لەبارەی زانیاری و کەیسەکان بەشێکی گرنگی کارەکەیە لە ماوەی تەمەنی کابینەی نوێمدا کۆمەڵێک کەیس بە بەڵگەوە ڕەوانەی دادگاکانی هەرێمی کوردستان کراون. دکتۆر دەبینین ساڵانە ئێوە مەسن کۆنگرەی ڕۆژنامەوانی دەکەن باسیەوە دەکەن چەندین دۆسیەمە ڕەوانەی دادگا کردووە فڵانشت بە دوواداچوونەکانی چیتر ئەنجامەکانی ئەمانە نمونەیەکی زیندوون ئەم دۆسی و مەلەفانەی لە بەردەمی بەڕێستانان چۆن کارتان لەسەر کردووە چەنە حەقتان وەرگرتۆتەوە چەنە ڕاستی کەیس و بابەتەکان سەلمێراوە خۆ دەزانین داتاکان دائیمان پوختەی ئیشەکانە بەڵام لەپار ئەوە ئیشش یەکجار زۆر و بەردەوام و ئەوەیە مەسەن تۆ ئێستا بۆ ئەوەی کەیسێک ئەوە تەنها لە قۆناغی ئەوەیە مەسەڵەن هێشتا داوای هێواڵدەریە کۆمەڵک نووسراوی ڕسمی هەیە تو کۆمەڵک سەردانی فەرمانگەکان هەیە زۆر زار بانکردنی تەرەفەکانی ناو سکاڵاکە هەیە ئەوە تەنها ئەگە لە هەواڵدەری بێت کە دەچێتە سزایی
دادوەر کۆمەڵک بڕیاری تێدا دەدا داوای لیژانی تحقیقی ئیداری دەکات کە زۆری دەخاییندا وەزارەتێک لیژنەیە دروست دەکات و لیژنەیە ئەندامی داواکاری گشتی تێ دەبێ جاری وایە چەند مانگەشی پێ تا تۆ نەتیجەی لیژنەکەت بۆ دێتەوە زۆر جار پێویست بە تاقیقەی ئەدلەی جنایی دەبێت بۆ بەرچە برێن مطابقەکردنی هەندە جار دەنگە هەندێک ئەو ئەدیلانەی کە هەیە زۆر جارەگە تەزویرە بۆ ئەو دەنێرێت بۆیە ئەوە بەرهەمی ئیشێکی هەمەیە کە هەموو ئەساتی ڕسمی بە جۆرێکی ڕاستە خۆیان ناڕاستە خۆ بەشداری تێدا دەکەن لە بەرپرسی هۆبەوە تا دەگاتە سەری پێی دەوتێن بەرپرسانی کارژێڕی تاوانەکانی گەندەڵی پێدەن تاوانی بەرپرسانی کارژێڕی تاوانەکانی گەندەڵی بریتە لە مستەمسەکات لە ئیحالات لە ئەوراق لە خوانەخواستە دەستکاریکردنی وسوڵات و ئەوانە گەیشتن پێیدا کات زۆر مهمە تێدا ئەگەر لە کاتێکی گونجاوانە بێت زۆر ممکنە ئەو مستەمسەکاتان لە بین بچێت ئەو ئێستا بە هاوکاری و NDP وعدیان پێدانە مختبەرێکی ئەلکترۆنی باشمان بۆ دابمەزرێنن بینایەکمان تەنیش خۆمان وەرگرتووە ئەوش کێشەی تعمیرات شتمانەیە بۆ نمونە مختبەر بۆ ناسینەوەی دەنگ تۆمارێکی دەنجی بۆمان دێ ئایا ئەو تۆمار دەنگە فانەهی دکتۆر ئەحمەدە کە قسە دەکا لەگەی کشکایی بەڕێستە ئەوە خاڵێکی گرنگە خوێندنەوەی بەرەن ئەو مستەمسەکاتی دیجیتاڵی کە بەسەنسە کارتی نیشتیمانی ئەوانەیە لەگەر کۆمەڵک بابەتی تر بە تایبەتی ئێستا خۆ دەزانی فۆتۆشۆپ و بە کورتی ئەوەی کە پیدە و تێزیرەشی دەستکرد زۆر پێشکەوتووە ئێستا بەڕاستی خەڵکی زۆر زیرەکێتوانێ پایلی کاملت بۆ دروستکە یان شتی زۆر خراپت بۆ دروستکە زۆر خەڵکەکی زۆر پرۆفشنالیش نەبێن نەزانێت کە ئەو بابەتە دروست کراوە ئێستا ئێوە کەیسەکان لە بەردەستانەیە ژمارەکان لە بەردەستی بەڕێستانەیە کە ئەما چێتە دادگاکان بۆ بەخێرایی کاری لەسەر ناکرێت چونکە ئەمە پەیوەندی هەیە بە پەرژەوەندی گشتیەوە پەیوەندیەکێ بەلایانی مادیەوە لەسەر خەڵک یانی ئەمانە چۆن کاری لەسەرکێ وەکو کەسی یەکەمی دەستەکە مەسەن چی بکرێت دادگایەکی خۆتان هەبێت بەشێکتان بۆ جیا بکرێتەوە یا کۆمەڵی دادوەری بەڕێز لەگەڵ ئێوە بە هەماهەنگی کار بکەن خۆی لە هەندێک وڵاتە کاچی بەڕێز دەستگای مکافحەی فەساد هەتا دادگای تایبەتی خۆشیە دادوەرەکان بە میکانیزمی قەزا دامەزێن بەڵام لە ڕووی التزامی فەنیەوە بەوان ڕابتن دیارە تا ئێستا ئەوە لە عێراق کراوە و پێشمانی ئاسان بێ سیستەمی قەزایی لە وڵاتی ئەمە ئەوە تەقبول بکە ئەجناوە چارەسەرێکی زۆر گرنگ و ڕیشەیە بۆ بابەتەکە حەلی دوم ئەوەیە ئێمە گەرە چوارچەوەی ئەنجومەنی دادوەری خۆی یاسای خۆی هەیە و دەسەڵاتێکە و ئیدارەی دادگاکانەکات بەڕاستی دادگا تەرخان بکرێت کە دادگا تەرخان بکرێت لە ساڵان یەکەم و دووەم سێم بیانوەکە ئەو بۆ ئێمە کەیسمان زۆر نییە و لەبەرەوەی کێسەکان زۆر نییە ئەوان ناتوان لە قۆناغی یەکەمە دادگامان بۆ تەرخانکەن وتمان با بە ئێمە مشکلەمانە ئێستاش هەر مشکلەمانە با دادگایەک تەرخان بکرێت بۆ کەیسەکانی گەندەڵی ئەگە کەیسەکانی گەندەڵی بشگوتنی تەواو بوو یان بەش زیاتر بوو یان کەمتر بوو لە دەوامی ئەوان لە ئیلتزاماتی ئەوان دەکرێت یەک دوو بابەتی تریش لەگەڵ ئێمە ببیندرێت هەتا ئێستا ئەو بابەتە بەڕاستی بە شێوەیەک لای نەکراتەوە دوو خۆشی ئینسان شتێکیش بڵێ دەسەڵاتی دادوەری خۆشی بەڕاستی تا ئێستا کێشەی کەمی دادوەری هەیە ستاندەرێک هەیە لە عالەما پێی دەڵێن مەسەرەن تۆ پێم وایە بۆ هەر 1 ملیۆن کەس ئەبێ 100 دادوەر هەبێ یعنی ئەگە هەرێمی کوردستان 6 ملیۆن بین ئێمە ئێستا لانی کەمان پێویستمان بە 600 دادوەر هەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان پاش ئەو دوو وەجبەی دو ساڵی ڕابردوو دوو وەجبە دامەزراوە کەمتر لە 300 دادوەرە دکتۆر ئەگەر بینە سەر جۆری کەیسەکان دەبینین لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی زیاتر کەیسەکان لایەنی مادی و پاران یعنی ئەمە بۆ چۆنیانی ماسەن بابەتی پارە زیاترە بردننی پارەیە خواردنی پارەیە ڕەشۆیە لە دامون دەستگاکان لەسەر ئەم بابەتە خۆی هەر تاوانەکانی گەندەڵی پێ دەرێن تاوانەکانی دەستدرێژی کردنە سەدارایی گشتی مەسەرەن من بەرپرسێکی باڵام پارە بەهەدەر دەدەم جە بەهەدەردانەکە دوو جۆریە یان بە ئان قەستە یعنی بە ئان قەست دەڵێم من ئەبێ قەڵەمێکم بۆ بکڕن لە باتی قەڵەمەکە بە $5 بێ من لە $50 کەمتر بێ کەەوە پێ دەرێن بەهەدەردانی گشتی چکە $1 و $50 ئیش دەکە جاوە لە شتی بچووک تا بیگرە بۆ شتی گەورە ئەوی تریان اختلاسا و تا اختلاس بە قانونێکی وەسفە قانونێکی هەر سەریقەیە دزینی ئاساییە بەڵام اختلاس کەلیمەکە بۆ دارایی گشتی بەکاردێ بۆ فەرمانبەرێک کە دارایەکە پارایەکە لە بەردەستی بووە ئەوە لە وردبین و لە ژمێریار و ئەوانە دەبێ ئەوی تریان بەڕاستی دەوڵەمەند بوون لەسەر مڵکی گشتیە ئەوەی کەسب غێر مەشروع کەواتە جیاوازی لە بینی ئێمە و دیوانی چاودێر دەمجەم دەڵێم دیوانی چاودێر دارای وردبینی لە سەر کۆی سەرفیات و داهاتی مؤسسات دەکات بەڵام لە هەر کوێ دەستکاری دارایی گشتی کرای تر دەسەڵاتەکە لە دیوان و دەگوازرێتەوە بۆ دەستی دەستپاچ لە دۆستیەکانی دەستی دەستپاچیە کۆمەڵە بەرپرسی گەورە لەوانەیە پلەی وەزیریان هەبوو بێ لەوانەیە کارمەندێکی ئاسایی بوو بێتن ئەمانە هەمووی وەکو دەستە بە یەک چاو سیر کراوە کە کار لەسەر دۆسیەکانی بکرێت
یاخود لە نیوەیە دەستبەرداری ئەم دۆسیە بوون لە بەرەوەمە بۆ فڵان کەسە و لە بەرەوەمە بۆ فڵان کەسە و فڵان حیزب پاڵپشتیەکە. ئێمە وەکو بە بەڵگا مەرپرس بێ قسەی خۆم دوای خانێشینی بوونیشمانەوە تا لە ژیانیشما بین ڕۆژێک تەوجیهمان نەداوەتە یەک محققەیەک یەک وردبینەوە هەمویان لە ژیاندا ماون ئیشی شاکەن کە ئەوە لەگەڵ ئەوە پێش بخەنیان ئەوە دوا بخەن ئەوەی تێدانیا کەیسەکان وەکو یەک تەماشا دەکرێت بەڵام بە تەکید ڕەنگە وچوتنی کەیس کە تاخیر بووە بزە کەیسمان هەیە کە دەبێتە جەزایی ئەوە دادوەر خۆی دەزانێن خۆ لەبەر ئەوەی هەر وەزیرە نابێت لە حکوومەتری ئەگە وەزیرە و تۆمەتبارە تەبیعە لەبەرەوە بەڵام چینە لەبەرەوەی لە کوردستان لە ناشانمەوە ئەو ئیشانە ئێمە درەنگکەوە دواتە کوردستانە زیاتی لە 2005 و 6 نزاهەیە بێت ئێمە 10 ساڵ لە بەغدا دواکەوتین کەمتر ئەو کەیسان دەبیندرێن بەڕاستی ئەوە شووە هەندێکی ڕەبتی بە درەنگ دامەزانی مؤسسەکە یان ڕەبتی بە کۆمەڵگە حساباتەوەیە لە کوردستانە بۆ بەڕێ ئەوە بچینە زیاتر چاوی لەسەر بێ. ئەو داوایانەی لەلایەن دەستەی دەستپاکەوە ئاراستەی دادگا تایبەتمەندەکان کراون لە ساڵی 2019دا 127 کەیس، لە ساڵی 2020 195 کەیس، لە ساڵی 2021 123 کەیس، لە ساڵی 2022 180 کەیس، لە ساڵی 2023 242 کەیس، کۆی گشتی داواکان 867 کەیس بووە. بە دەستگەیشتنی زانیاری و ئەنجامدانی گەندەڵی پێویستی بە پاراستن و ناونیشانی ئەو کەسە هەیە کە هەواڵەکە دەگەیەنێت بۆ ئەم مەبەستە دەستەی دەستپاکی لە هێڵی گەرمەوە بە ژمارەی تەلەفۆن و ئیمێل سکاڵەکان وەردەگرێت و ناوی ئەو کەسانەش پارێزراو دەبن کە زانیاری ورد و تەواو دەدان بە دەستەی دەستپاکی. ئەم دۆسیەی بەدەستی بەڕێستانەوەیە بە کۆمەڵێ فلتەر و داواکاری لە سکاڵایەکی هاوڵاتیەکەوە دەستی پێکردووە. من دەمەوێت بۆ هاوڵاتیانە بۆ فەرمانبەرێ بۆ کەسێک لە کەرتێکی حکومیە مۆزەفەکارەکە دەیەوێت سکاڵایە بکات دەیەوێت ئەمە بێتە دۆسیە گەندەڵیەکە بینێت چۆن کاری لەسەرەکەن ئێوە. شێوازی گەیشتنی زانیاریەکان لە ڕێگەی هێڵی گەرمەوە دەبێت چ بە ڕێگەی تەلەفۆن یان بە ئیمێل ئەو کاتت داڕوان لە بۆ بەڕێز سەرۆکی دەستەی پاشان ئەو ڕەوانی دەکات لە بۆ بەڕێوەراتی لێکردنەوەی دەستپاچی هەولێر ئێمەش بە ڕاوێژ لەگەڵ بەشی پشکنین تەماشای دەکەن ئەگەر قابلی ئەوەیەکە ببێتە پەڕاوەچی لێکۆڵینەوە تەماشای دەکەن وەکو زانیارێک تۆمار دەکرێت پاشان دەیکەینە داوایەکی هەواڵدەری ڕەوانی دەکەن لە بۆ لێکۆڵەری دەستپاچی ئەویش لە ژێر چاودێری بەڕێز داواکە ئەندامی داواکاری گشتی کاری لەسەر دەکات. پاشەوەی کە هەندێک بەڵگەشتانەستە کۆ کردەوە ئامادە دەبێ ئەو کاتی پێشنیار دەکەن لە بۆ بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی دەستپاچی هەولێر ئەو کاتی دەبتە داوایکی سزایی. هاوڵاتیەک پەیوەندیەک دەکات سکاڵایەک تۆمار دەکات ئێوە پرسیارتان هەیە ینی وردەچنە ناو بابەتەکەەوە یاخۆت بە کۆمەڵی زانیاری و تەواو یا وردەکاری تەواو وەرەگرن. نەخێر وردەکاری تەواو وەردەگرین پاشەکە بە زانیاری لە بۆماندێ لە ڕێگەی پشکنینەوە بەشی پشکنین و پاشان لێکۆڵەری دەستپاچیش بە دوواداچوونی لەوە دەکات لە ژێر چاودێری ئەندامی داواکاری گشتی ئینجا دەبیتە داوای سزایی. هاوڵاتی ڕۆڵێکی گرنگی هەیە ئەوان ئێوە ئاگادارەکەنەوە ئێستا ئێوە هەمووتانەتەوێت لە ژێر چەتری یاسایە کۆبکەنەوە کەس گەندەڵینەکە ڕێگری بکە ئایا چاوپۆشی لە کەسەکان یاخود کەس ئەترسێ پەیوەندیتان پێوە بکەن یاخود ئەوەی کە هەیە ڕاستەخۆ پەیوەندیتان پێوەکری ئێوەش بە دوواداچوونی خۆتیانی بۆ نەخێر خەرگازادا پەیوەندەکان دەکەن ئێمەش بە دوواداچوونی ورد دەکەین هەمووی دەبیتە پەڕاوی لێکۆڵینەوە و ڕۆیشتەوە هەتا ئێستاش چاوپۆشی لە کەس نەکرایە لە هەر پلۆپایەک بێت. پاشەوەی ئەو بە دوواداچوونە بۆتە دۆسیەیە ئێوە ڕوانەی کوێیەکان ئەینێرن بۆ لای دادوەری لێکۆڵینەوە یاخودەوانەی پسپۆرێکی دیاریکراویان هەیە. پاشەوەی دۆسێکە تەواو دەبێ بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی دەستپاچی بە پێی جۆری تاوانەکە ڕەوانەی دادگای لێکۆڵینەوەی کەتنی دەکات یان تاوانی دەکات بە پێی جۆری تاوانەکە لەوێ حکمی خۆی وەردەگری. ئێوە ڕۆژانە ئەم دۆسیانە دەنێرنە دادگاکان؟ بەڵێ ڕۆژانە دەستە لە بۆ دادوەری دادگای لێکۆڵینەوە ڕۆژانە لە بۆی دەڕوە بەس کە خلاص دەبێت تەواو دەبی ئینجا دەڕوا لە بۆ دادگای تایبەتمەند کەتنیان دادگای تاوان. ئەو داوانەی لە دادگاکان تانیان لێدراوە لە ساڵی 2023
لە پارێزگای هەولێر 27 داوا بووە، لە پارێزگای سلەیمانی 25 داوا بووە، لە پارێزگای دهۆک 25 داوا بووە. کۆی گشتی ئەو داوایانەی تانەیان لێدراوە 77 داوا بووە. ئەو کەیسانەی ڕۆژانە ئاڕاستەی دەستەی دەستپاکی دەکرێن جیاوازن لە کەیسی بچووکەوە دەست پێ دەکات تا دەگاتە کەیسی گەورە و ئاشکراکردنی گەندەڵی. یەکێک لە گرنگترین مەرجەکانی بەڕێوەچوونی پرۆسەکە بە شێوەیەکی دادوەرانە بریتیە لە دەست تێوەرنەدانی بڕیارەکانی دادگا. ئەمەش لە ماوەی تەمەنی کابینەی نوێمدا زۆر جەختی لەسەر کراوە و بە تەواوەتی پاڵپشتی ئەو دەستەیە کراوە بۆ ئەوەی کارەکانی خۆی بەسەر بەخۆیی ئەنجام بدات. دکتۆر، قورسترین کەیس کە تا ئێستا هات بێتە لای ئێوە لە دەستی دەستپاکیانی کارتان لەسەر کرد بێ و ڕانی دادگاتان کرد بێت چی بێ کە خەت بیرە ناچێتەوە؟ والله ڕەنگە پرسیاری زۆر قورس بێ بڕوان پێ بکە ئێمە کەیسەکان هەمووی بە یەک ئەهمیێتەوە دەکەین. ئەگەر قورسمە بەس حەزبی پارە بێ بەڵێ کەیسی تێدا بۆ مەسەرەن کەیسێکە بۆ کۆن مشتریاتی وەزارەتی پێشمەرگە بووە کەیسێ سەڕەبتی بە فەیە فایلی کارە بە هەیە کۆمەڵک بەرپرسی باڵای تێدایە تاقی تێدا دەکرێت. بەڵام من ئەومان نیە ئەو مەفهومەمان نییە بڕوان پێ بکە کە کەیسێک لەسەر بەشێک بێ لەسەر ڕئیس قسمێک بێ یاخود لەسەر چاودێرێکی یەک لە دەستگاکانیش بێت مادام هەتەری گشتی وەکو یەکتیمانی پێدەدەین. کابینەی نوێیان بە کۆمەڵێ قۆناغی سەخت و خەیران ناگوزەری کرد. من دەمەوێت وەکو کەسی یەکەمی دەستەکە ڕووی سەرۆکی حکومەت ببینم، ینی بۆ ئەم دەستەیە ئایا پاڵپشتی تەواوەتی کردوون، ینی لەسەر خەت بووە ئیسtisnای هەبووە بۆ هەندێک کەیزیا خۆت یا زۆر سەپۆرتی ئێوەی کردووە. جەنابی ڕئیسی وزرا و نووسینگەکەی ئەو دیوان بەڕاستی کەم و زۆر ڕۆژێک ڕۆژانتە دەخۆیان کرد بێ بڵێن فڵان کەیز وا بکەن و فڵان کەیز جوانەکەن منەوە بە ئەمانەتەوە دەڵێم شتیوان نەبووە. بەنسبەت هاوکاریش ئەوان بەڕاستی وەکو دەستگایەکی سەر بەخۆ تەعاملیان لەگەڵما کردو زۆریش هەتا بنجا شتی داراییش بەوتیانە ئێمە بە زۆرێک لە حەزرەوە چکە ئەی بینمانی بەڕاستی سەرۆکی حکومەت هەتا تەعاملکردنی لەگەڵ دەسەڵاتی دادوەری و لەوای ترەوە حەز ناکە ئەوە بە کورتی پێی بڵێن کە ئەم تەدەخۆل لە فڵان ئەوە دەکات. بەس بەعکسەوە من زۆر زاوتمانە زۆر جار بەڵام دابینکردنی پێداویستەکان ئەمە تقریبان 2 جار جەنابیمان بینیە ئەو مستەلزەماتانە زۆر جار باس کراوە لە ژمنی توانای حکومەتە کراوە. لە هەرێمی کوردستان ڕوبەڕووبوونەوەکان زیاترە یا کەمترە بە باسی گەندەڵی لە عێراق؟ خۆت بری ئەوان 10 ساڵ پێش ئێمە ئیشان کردو و توانایش مثل هەر میزانێکی ڕەنگە 200 بەقەت ئێمە بێ. بەڵام من پێم وابوو هەر خودی گەندەڵی لەگەڵ تا ئێستا ژوازی هەرێمی کوردستان باشترە. ینی هەر خۆی بەڕاستی معناوە نییە کە دەرێن باشترە گەندەڵی مەترسینە با کەس تەفسیر نەکا. بۆ نمونە یەک دنیا زۆر گەندەڵی لە وڵاتە هەیەش لە وڵاتی ئەمە بوونی نییە. بڕۆ لە کەمی خەدەماتە لە بەهدەردانی پارە و ئەوانە بەڕاستی بەڵام ئەتەکیت لە ئێمەشەیە بۆ هەر ئەو فعلان ڕۆشی گەندەڵی لە ئێمە باشتر بوو. ئێمە ئەو هەموو ئیشوماندبوونە دەکەین بۆ ئەوەی ئەو دیار دەسەڵبیانی کە لەوێ هەیە ڕۆژێک لە کوردستان سەر هەڵ نەدات. دکتۆر ئێوە بەردەوام ینی چاودێرێکی باشن بە دوای دۆسی گەندەڵەکانەوە ئەڵێ ئەبێ لە ماڵی خۆشتان و دەست پێ بکەن لای خۆشتان و دەستان پێ کردووە هیچ کارمەندێکی خۆتان بەڕێوەبەرێک تێوەگلاوە بەم بابەتە بە دۆداچوونی بۆ بکەن. ئەوکو باسم کردوتم چۆن تۆ چاودێری لەسەر کەرتی گشتی و ئەبێ حەریزبی لەسەر ماڵی گشتی بە چاود و تیژ بێ ئەبێ ئەو تیژەکە دووقات بێت چونکە فەرمانبەری ئێمە کادری ئێمە بەڕێوەبەری گشتی ئێمە بەڕێوەبەرمان لێکۆلەرمان فەرمان بەرن ئینسانە لەو کۆمەلگایە دەژین لەو ژینگەیە دەژین لەبەر ئەوە معارەزە هەر لە خراپ بەکارهێنانی دەسەڵات دواتە لە شێوازی تەعاملیان لەگەڵ موسساتی دەوڵات ئێمە ئەڵێن کاکە ئێوە کارمەندن یاسا ئیشەکەی بۆ دیاری کردوون کە دەستنە فەرمانگەیەک بە هیچ شێوەگەوە سەروی هیچ فەرمانگەش ئەو فەرمانبەرێکی تر نین و داوای هیچ وەزعێکی ناتەبیعی نەکەی لەبەرەوەی تۆ کارمەندی دەستی دەستپاچی تا دەگاتە حالەتی تر کە خۆ دەزانی حالەتی خراپ بەکارهێنانی دەسەڵاتە ئێمە یەک دوو حالەتمان هەبووە تەعاملمان لەگەڵی کردووە پێی یاسا وەربینی تاوامان تێدا کردووە و ئەوە سکاڵا لەسەر هەر کەسێکە بێ لە سەرۆکی دەستەوە تا بەڕێوەبەرە گشتیەکان هەتار کارمەندێک هەر زانیاریەکە بێ بەتەکید ئێمە هەوڵمانداوە تەعاملی ڕاست لەگەڵا بکەین چونکە ئەگەر لەگەڵ ناو خۆمانە وەرنەبین ناتوانین ڕێزی موسساتی دەروی خۆشمان بەدەست بێت. ئەو داوانەی لە دادگا یەکلایی بوونەتەوە لە ساڵی 2020 یەکلاکراوە 54 دۆسیە، ئازادکراو 33 دۆسیە، سزادراو 21 دۆسیە. لە ساڵی 2021 یەکلاکراوە 94 دۆسیە، ئازادکراو 59 دۆسیە، سزادراو
35 دۆسیا سزادراون. لە ساڵی 2022 یەکلاکراوە 114 دۆسیا، ئازادکراو 53 دۆسیا، سزادراو 61 دۆسیا. لە ساڵی 2023 یەکلایکراوەی دۆسیەکان 105 دۆسیا، ئازادکراو 44 دۆسیا، سزادراو 61 دۆسیا.